بەڕێوەبەرایەتی ئۆباما هەوڵی بەدەستهێنانی ڕێبەرایەتیەکی نوێی مەدەنی لە سووریادا دەدات جگە لە ئۆپۆزیسیۆنی دژ بە سەرۆکی سووریا بەشار ئەسەد. ئەمەش هاوکاتە لەگەڵ کۆبوونەوەی گروپەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە هەفتەی داهاتوو لە دۆها. ئەنجومەنی نیشتیمانی سووریا دەمێکە دەڕوانێتە ئەوەی ببێتە بنەمای دەسەڵاتی کاتی تاجی بەشار ئەسەد سەرۆکی سووریا بگرێتەوە، بەڵام واشنگتن بە دوو دڵیەوە دەڕوانێتە بەڕێوەبردن لەم ئەنجومەنەدا و هەروەهاش شکستهێنانی لەوەی هاوکاری زیاتری کەمایەتیەکانی وەک عەلەویەکان و کوردەکان بەدەست بهێنێت. هیلاری کلینتن وەزیری دەرەوەی ئەمریکا ئەوەمان ڕوون و ئاشکرا کردووە کە چیدی ناکرێت وەک ڕێبەری بەرچاوی ئۆپۆزیسیۆن لێ بڕوانرێت. دەتوانێت ببێتە بەشێک لە ئۆپۆزیسیۆنێکی گەورەتر کە دەبێت خەڵکی ناو سووریای تێدا بێت، ئەوانەی داوای ڕەوایان هەیە و پێویست دەکات دەنجیان ببیسترێت. خانم کلینتن دەڵێت سووریا پێویستی بە ڕێبەرانی ئۆپۆزیسیۆنێکە کە نوێنەری هەموو لایەک بن. ئەوە نهێنی نییە کە زۆر کەس لە سووریان نیگەرانن ئایا لە داهاتوو چی دەبێت. ئەوانە پێیان ناخۆش نییە ڕژێمەکەی ئەسەد لە دەسەڵات نەمێنێت، بەڵام نیگەرانن لەبارەی ئایندەوە، بۆیە پێویستیان بە ئۆپۆزیسیۆنێکە نوێنەری هەموو لایەک بێت. وەزیری دەرەوەی ئەمریکا دەژڵێت ئەو هەنگاوەش لە ناو سووریاوە دەنرێت. ئەمەیان نابێت ئەو جۆرە ئۆپۆزیسیۆنە بێت کە ئەو خەڵکانە بیبەن بەڕێوە 20 یا 40 ساڵە لە ناو سووریادا نەبوون. بەڵێ ئەوانە بەشداریەکی زۆر و باشیان هەبووە، بەڵام دەبێت نوێنەراتی ئەوانەش بێت کە لە ڕیزی پێشەوەی شەڕەکەدان و لە پێناو ئازادیدا دەمرن. ئەم هەوڵی ئەمریکا هاوکاتە لەگەڵ هەروادێ و ڕاگەیاندنی زیاتری فەرمانڕەوایەتی خۆجەیی لەو ناوچانەی ژێر کۆنتڕۆلی لەشکری ئازادی سووریادان. ستیڤ هێتمان سەرۆکی بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە نێوەندی ئاشتی. ئەمانە ڕێبەرایەتیان پێکێنا و لەشکری ئازادی سەرسەودایان لەگەڵ دەکات چووکە متمانە و ڕەواییان هەیە و شیانی نوێیان هێناوەتە ئاراوە سەبارەت بە سەرهەڵدانی بە ڕێبەرایەتی سیڤیلی جا لە خوارەوە بۆ سەرەوە بێیانیش لە دەرەوە بۆ ناوەوە. هێدمان دەڵێت بەهۆی جنگاوەرانی لەشکری ئازادیەوە سیاسەتمەدارانی دەرەوە هەروادێ و کاریگەریان نامێنێت. یەکێک لە سەختیەکان بۆ ئۆپۆزیسیۆنی سیاسی ئەوەیە لەشکری ئازادی بارەگاکانی گواستۆتەوە بۆ ناو سووریا، ئەمەش ئەو ڕوانینە زیاد دەکات کە سەرکردایەتی سیڤیلی لە پەیوەندی ڕاستەوخۆدانیە لەگەڵ خەڵکدا. ستیڤ هێدمان دەژڵێت ڕژێمەکەی ئەسەد پشتیوانیەکی سنووردار دەبینێت بۆ دژەبەرانی. گرنگترین ژمارە 270 ئەم ژمارەیە سەرۆکەڵ دەبژێرە لەسەر جەمستانەکان کە 270 دەنگی ئەلکترۆل کۆکرایەوە، ئەوە دەبێتە ژمارە گرنگەکەی کاندیدەکان بەدواوەی. وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت واشنگتن هێشتا دەستبەرداری ناوبژیەکانی لەخزەر براهیمی نێردراوی نەتەوە یەکگرتوەکان و کۆمکاری عەرەب نەبووە.